بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوە شاد بوومەوە. ئەو جارە لە خزمەتتاندا باسی مەقامێکی تر دەکەم لە مەقامەکانی عوبودیەت کە پێی دەرن مەقامی ڕەضا. طبعاً پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمووی: من أصبح منكم آمنا في سربه ومعافا في جسده وعنده قوت يومه فقد حيزت له الدنيا. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمووی: هەر کەسە لە ئێوە ڕۆژی کردەوە دیتی الحەمدولله جسمی هیچ عەیبی نییە، معافا یەکەمین دەفەرمی ئامینەن فی سربه، یعنی بەڕاستی لە خۆی ئەمین بوو، بەیانی هەستا سلاحی سوار نەبوو لە بن سەری بیتن، لەو پەڕی ئەمن و ئەمان ئەو شەوی نووست و لەو پەڕی ئەمانەوەش بەخەبەر هات. هیچ ترس و لەرزی نییە لە دنیایە، ناترسێ کەس بیکوژی، ناترسێ یەک تیرۆری کە، ناترسێ لەوە یەک بێ ئەزیەتی بداتن. يعني من كان آمنا في سربه أو يك ومعافا في جسده. الحمد لله بياني كرد ودبيني ساو ودروس همو أندامكاني إجلكاتن الله قاسكاني دستكاني تساوكاني جيكاني زباني ضلي كليي معدي همو إجلكا. الله أكبر لو نعمة قولي باشان وعنده قوت يومه وخواردني أو روجي هبو كواب خواتن دفرني همو دنيا إي أو كسيح همو دنيا إي أو كسيا. سبحان الله راسي أو بيدن مقامي رضا كأتو راسي ببواني كخواي قورة بتوي بخشية ليه خواي قورة أفرمي رضي الله عنهم ورضوا عنه. مدحي أصحابي بيغمبر أكا عليه الصلاة والسلام دفرمي خوالوان راسي بو أوانج لخواي راسي بو. سبحان الله سبحان الله دي كواتا أتو راسي بالأخواي حتى أخواي قولة لتوش راضبة. هل جزاء الإحسان إلا الإحسان؟ براسي باداشي تساكية وقمة إحسانش رزامة دي خوايا. سبحان الله بوي روجي قيامته خوات زل وعلا بقوري خوي تزلادك خوي ببندكان نشان دادا، خوي بأهلي بهاش نشان دادا دفرمي سألوني لين ببارينو ستان دوي درن إلهنا نريد رضاك بس رزامندي تو مان دوي دزاني له چووکە دەزانن ڕەزامەندی فەوقی بەهەشتا، چووکە ئەگەر خوالیان ڕازی بی هەم لە بەهەشتیش دەمینێنەوە و هەم بەردەوامیش تەمەشای ڕەب العالەمین دەکەن. بزانە خوای گەورە چۆن وەسفی ئەهلی بەهەشت دەکات، دەفەرمی ومساكن طيبة في جنات عدن ورضوان من الله أكبر. سبحان الله دەفەرمی ئەوانە ومساكن طيبة في جنات عدن، ئەوانە دەچنە بە شوێنانێکی زۆر خۆش، خانێکی زۆر خۆش، قەسر و قسوورێکی زۆر خۆش، بەڵام لەگەڵ في جنات عدن لە بەهەشتەکانی عدندا. پاشان دەفەرمی وەڕضوان من الله أكبر، بەڵام ڕەزامەندی خوای گەورەتر لە هەموو بەهەشتەکانیش. ئەخە بۆیە ئەهلی بەهەشت کاتێک کە خوای گەورە دەفەرمی چتان دەوێ دەفەرمی خوای ڕەزامەندی تومان دەوێ، چونکە ئەگەر خوا لێیان ڕازی بی ئیتر ئەو ناز و نیعمەتیان لێ نابڕی و بەردەوامیش ئەوان
لو مقام قوري ولا نزل لتمشاكردني خواي قورا محروم نابن لبروي قورة تنين لذت خوش تنين لذت لبهشت تسيا ديتني خداي رب العالمين خوا بقسمة همومان بكاتن زابوي عزيزاني من ساليك أو كسنية كواناني زوب خواو زلشي درالة بركاو فقيرو داماو بدبخت بي والله با خوشترين نانيش بخوا با فاخرترين زلشي لبركا با زوانترين سيارشي هبي بلان بومر زي لخواي رازي بيت لخواي رازي بي محمد كوري واسع يقلا عالم كان وعارف كان رضا ورحمتي خوالي بي او بياوا برينشي زور خرابي للاقي هاتبو زور برينشي خراب يتشك لبرادر كان قلت والله محمد براسي زقم بيدا سوتي كورا او بريده زور خرابه للاقي هاتو فرمي نخير اما سباسي خواي قوري لصدقم ثانيه لساوم سبحان الله لان بابي عارف لان تسنزوان لبلاو مصيبه كان خواي قوري قيشتيا تسنزوان راضيه بخواي كهر بلايكو هر ناراحتي شي لبو بينيتن زا عزيزانم حالي عبدي برامبر هر مصيبتو بلاو ناراحتي كبسري دي سهرة يكمين ناشكري او ناشكري بكي راضي نبي بقدري خواي قورا قلي بكي لخواي قورا قصي بيسو سرو بر لدو بيتا دري طبعا ام حالتا دو زرري هي زريني يكم محروم دبي لو هم ازرو باداشي كخوا دايناوا بو او كساني كوا صبر وارام دقرين لكاتي بو مصيبة بلادا دوميشتيش وبراسي او ازيتو ازاري لسرتا هيس كم نابيتوا يقزر رس كم نابتوا بلكو ازيتو ازارو نار حتى كش زياتر دبي او يكم حالتي دوم صبرة او ككابرة او كسبر راسي صبر بقري تحمل بكاء وتساوروان بيلا خواي قورك او ازتو او ازيتو ازارو ناخوش شي لسلا بدو وقد قصيش جناك كخوا بيلا خوش بي ضبطي نفسي خويدك لنا شكري لبي صبري لشكايات وشكوى كنتني لخواي قوري للاي بندكاني خواي قور او حالتي دوام حالتي سيب شكر او يكم ناشكرني يعني يعني قصيش ناك كخوا بينا خوش بي دوام صابره سيم سباسي خواي قورش دكا لسر اوي كبسري هنا وشو محمد كوري واسع ما نقول في اب سباسي خواي قورش دكا لسر اوي كاوبرينا ملاخي خو اقل تساوم بايت سم ذكر كواتا او كسا سرباري اوي كصابره او زار شاكريشا براسي شكراني خواي قورش دكا لسر او هم ناخوشي ونارحتي كلسريتي بلا ملقر اوش داوا لخواي قورش دكا كلو مصيبتي لا بدا بلا مقامي تسارم اعلى مقام رضوانة مقام رزايا اويش اويا كي كم صبر دقري وشكراني خواي قورة دكا ورازي شبوي كخوا او هاي بصر هنايا وقد قتج ناري خواي لسر ملابده وناري لو تقدري خواي قورة اوي بيخوش اميش اوي خوا بيخوش بي او بيخوش سبحان الله اوي خوا بيخوش بي ام بيخوش يقل الصحابة كان بيغمبري خوا صلى الله عليه وسلم ناوي السعدة آخر عمري هردو تساوي كورم هردو تساوي كورم سبحان الله بيان قلت خو سعد لو دعايقناك هتا خواي قولة تساوي الشفاء بدا وساكاتوا فرميو براستا قلت يو سند الصالة أمن بساوي ساغم أو عند صالي بساوي ساغ جياما أقر أو عند صالش كوربم ونابينابم أو زدكا وكويك أو زهنجين لخواي قولة داوا دكم كخواي قولة أقر بيت باشا سامكوا لويا من راسيما بويك خواي قورة بومني هر بشاردوا سبحان الله او مقامة براستي دل آرام دكا براستي دل خوش دكا براستي إيمان سلامة دبي لقر او مقامة دا وبراستي تامو لذتي عبودية إيمانيش دكي سكاتو دل الصد للصد رازية بهمو إيشو كاركاني خواي قورة حر إيشك حر كارك حر شتي خواي قورة بكتو بيرازي سبحان الله راضي بو عبادتاني كالسري فرز كردوي راضي بو قدري كالسري داناوي راضي بو همو شتاني كأتو أنزامي دادي راضي تواو راضي هيز كلينيا برامبر خواي قورة أهم مهمة كإما بين براستي راضي بين بهمو قدرو همو أواني خواي قورة بسر إما دينت ذا عزيزاني من
ڕەزامەندی خوای متعلقە بە خۆشویستنی خوای گەورە چەندت خوا خۆش بوێ ئەوەندە لێ ڕازی دەبی یعنی ئینشاڵڵا ئەمە پاش ئەو حەڵقەی باسی مەحەبەت وڵڵی دەکەین جەلە وەعەلا چەندت خوا خۆش بوێ ئەوەندە زیاتر ئەتوو پێ ڕازی دەبی زۆر با نمونەچی بینە طبعاً نمونە حاڵەتی یەکەمی ڕازی بوون ئەوەیە کە ئەو بەڵایەت بەسەر دێ ئەو ناخۆشیەت بەسەر دێتن ئەتوو هیچ هەست بە ئەزیەت و ئازارەکەی ناکەی هیچ هەست بە ئەزیەت و ئازارەکەی ناکەی ئەوەندە ڕازی لە خوای گەورە هەر هەست بە ئازارەکەشی ناکەی وەکو کابرایەک کاتێک کە مەسەڵەن عەسەبی دەبیتن کە ئینسان کە لە کاتی شەڕدا عەسەبی دەبی یان زۆر دەترسێ سوبحان الله دەبینی گولەی پێ دەکەوی دەبینی ئەزیەت و ئازارێکی زۆر دەخوا هیچ هەست پێ ناکە لۆ ئەوەندە عەسەبی بووە یان ئەوەندە ترساوە خۆ هیچ ئاگای لەوە نییە کە ئەوەندە ئەزیەت و ئازارەی خواردووە باشە ئەگەر بێت و هەر ئەسڵی ئەزیەت و ئازارەکە لە خۆشەویستی خۆت بی کە ئەڵڵایە جەلە وەعەلا دەبی هەر هەستی پێ نەکەی بۆیە ئەو سەحابە تابعینەی کە لاقییان بڕێوە لە ناو نوێژدا ئەو حاڵەتە بوو سبحان الله ئەوەندە لە خوای ڕازی بوو ئەوەندە لە خوای ڕازی بوو لە ناو نوێژدا لاقییان بڕێوە هەستی پێ نەکرد سبحان الله ئەمە چه حاڵەتێکە ئەوە حاڵەتێکە کە ئینسان ئەوەندەی خوا خۆش بوێتن سبحان الله خاصەتەن ئەگەر ئەزیەت و ئازارەکەش لە خواوە لە بۆی بێ هەر ئەسڵەن هەستی پێ ناکە هیچیش هەستی پێ ناکات حاڵەتی دووەم تامان ئەوە نمونەی واقعی بین دەبینی کوڕێک کچێکی خۆش دێ عاشقێک دەبینی ئەم عاشقا ئەو کچە ئەوەندەی ئەزیەت دەدا هەر جێشی لێ نییە هەر هەستیشی پێ ناکە ئەو کچە ئەوەندەی دەردەداتێ ئەوەندەی ناڕەحەت دەکا ئەوەندەی قسە پێ دەڵێ هیچی لێ نییە هەر ئەسڵەن ئەوەندە تینکەجی دڵی پێ ئەزیەتی پێ ناکۆ لۆ چکە عشقەکەی غالب بووە لەسەر ئەلەم و ناڕەحەتیەکانی لۆ ئەزا ئیمامی غەزالی نمونەکی دەیتەوە مەسەلەن ئەتوو یەکێک مەسەلەن لە کونێک تەمەشای معشوقەکەی خۆی بکە تەمەشای حەبیبەکەی خۆی بکە پرسی دادەینیتن یعنی ئەوەندە لەگەر جوانی و لەگەر معشوقەکەی مەشغوڵ دەبی خۆ لە خوارێ دوو پشتیش پێوەدا هەست پێ ناکاتن لە ئازاری دوو پشتەکە هەست پێ ناکات لۆ چونکە مەحەبەتەکە و عیشقەکە و مەحەبەتەکە ئەوەندە غالیب بووە لەسەر عەقڵ و لەسەر ڕوحی سوبحان الله هەست بە ئازارێک ناکە ئینسانیش ئەگەر بەڕاستی ئەوەندە عاشقی خودای گەورە بوو ئەوەندە مەحەبەتی خوای گەورە کەتە دڵی سبحان الله لە هەموو بەڵاو و موسیبەت و ناڕەحەتەکان هیچ هەست بە هیچ ناکات حاڵەتی دووەم ئەوەی هەست پێ دەکەی و ئەزیەتیش دەخۆی بەڵام پێت خۆشە لەزەت لێ وەردەگری کابرای حیجامەی دەکا ونیە ئەوانەی حیجامەی خۆشتی خۆ پشتی بە موسیوە لێ دەکەن مەمنونیشە پێشی خۆشە و سپاسی کابراز دەکاتن ئەم بزانە کەواتە ڕازی بوون بە شتەکەی و دەکە ئەزیەت و ئازارەکەت زۆر لەسەر کەم دەبی کابرای تازیر لێرە ڕادەسدا بەسەلە سین 15 سعات تحملی ئەو تیارە ناڕەحەتی دەکە ئەخە 15 سعات فڕین وابزانام سین ئەوەندەیە ئەگە دوورتر نەبیتن یعنی 15 سعات ناو تیارەی بی بەڕاستی ئەزیەت و ئازارەوە نییە ئەو زە لەوێندەر بڕۆژ بگەڕێ حتا ئێوارە ئەو معاملە ئەو معاملی ئەو شەریکە ئەو شەریکەی ماندی دەبی هیلاک دەبی باشە ئەو ماندی بوون و هیلاکە ڕازیە پێی مەمنونیشە دڵیشی پێخۆشە لۆ چونکە تام و لەزەتی ڕبحەکەی تام و لەزەتی قازانجەکەی وای لێ کردووە کە هیچ هەست بە ئەزیەت و ئازار نەکاتن خۆ هەست پێ دەکا بەخۆی ئەزیەتەکەی دەخوا بەڵام پێ ڕازیە کەواتە بەڕاستی بابای سالیک دەبێ بەم شێوە بێ لەگەر خوای ڕەب العالەمین هەر کاتێک ناڕەحەتیەک ناخۆشیەک مشکلەیەک غەمێک پەژارەیەک موسیبەتێک هاتە سەری ئەگەر حاڵەتی یەکەم بوو ئەوەندە خوای خۆشەویست هیچ هەستی بە ئازارەکە نەکرد ئەو نیعمەتی خوایە ئەمما ئەگەر ئێمە هەست پێ دەکەین کە ئەو ئازێرە زۆرەشمان لەسەرە بەڵام لەبەر ئەجر و سەوابەکەی کە خوا لە بۆ ئێمەی دانایە هیچمان نایەتە پێش ساری و سەبر و تەحملی هەموو ئەو ئەزیەت و ئازارە دەگرین و سپاسیش دەکەین و ڕازیشین بەو ئازیەتی و ئازار و ناڕەحەتیە چونکە ئەجر و پاداشەکەی زۆر گەورەیە دەبە وەڵڵا خەڵکی غەزە ئەو حاڵیتیە
ئەهلی غەزەی لەگەر ئەو هەموو کوشتنا لەگەر ئەو هەموو پارچە بوونا لەگەر ئەو هەموو مارکاوەلێ لەگەر ئەو هەموو برسێتە سبحان الله چونکە ڕازینە چونکە چاویان لە ئەجر و پاداشەکەی خودای گەورێ دەبینی سبحان الله یەک دۆڕاویان تێدا نییە یەکەشیان تێدا نییە کەوا شکایەتێک بکە بە زبانێک گلەی لەخوای گەورە بکە بەڵکو دەست بردەکەندرن یا ڕەبی چەندی دەبەی ببە بەس ئەتۆ لێمان ڕازی بە سبحان الله ئازیزانم بەڕاستی مەقامی ڕەزا مەقامێکی زۆر عالیە دەبێ ئینسان بەڕاستی حەوڵ بدە هیممەت بکاتن بەڕاستی حاول بدە بگاتە ئەو مەقامە ئەوەیە کە هەر ئیشێک خی گەورە بۆ تو هینا طبعا ئەوم لەبیر نەچی خی گەورە دەفەرمی وەنەبلوکم بالخەیری وەشەڕی فتنە ئەوتان لەبیر نەچی چ خەیر چ شەڕ هەردووچی فتنە و ئیمتیحانە چۆن لە خەیرەکان ڕازی دەبی لە شەڕەکانیش ڕازی بی چۆن لە خەیرەکان دڵت پێخۆشە لەگە هەوا دێ دەگەر ئارزوەکانت خۆش دێتەوە چۆن لەوێ ڕازی محاولە بکە لە ناڕەحەتی و ناخۆشی و موسیبەتەکانیش ڕازی بە چونکە ئەگەر بێت و ئەو مەقامەی وەرگری واللهی ڕۆژی قیامەتێ جێست بەهەشت و لە بەرزایەکان و لە قەسرەکانی بەهەشتی عەدەنی وەڕضوان من الله ئەکبەر سەرباری ئەوەش خی گەورە لێت ڕازی دەبی کە ئەتوو لە خۆی ڕازی بوو خی گەورەش لێت ڕازی دەبی کە خوا لێت ڕازی بوو ئیجار دەردرێ لە ئاسمان کە خی گەورە فلانی کوڕی فلانی خۆش دەوێت لێ ڕازیە ئەی جوبرائیل ئێوەش خۆشتان بێ و وەلێ ڕازی بن تاکو دیدار و باسکردنی مەقامێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم السلام علیکم ورحمة الله وبركاته